بەنای خوای گەورە و میهرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکەن سڵاوتان لێبێت وەرز وەرزی هاوینە ئێستا پێویستە هەمومان بۆنی خۆش بەکاربێنین بۆنێک بەکاربێنین کەوا خەڵک لێمان بێزار نەبێت دەچینە شوێنێک بۆنی سیر و پیازمان لێنێ خەڵک بێزاریمان لێ بکە لەم ڕۆژگارەی ئێستاماندا چەندێک خەڵکی بۆنی خۆش بەکاردێنن چەندێک خۆیان بە پاک و خاوێنی ڕدەگرن ئایا مسلمانەکانی ئێستا ئایا خەڵکی ئێستا هاوڵاتیان بەگشتی گرنگجی بە بەکارهێنانی بۆن دەدەن ئێوە لەگەڵمان نابن من سەرنج و تێڕوانی بەشی لە هاوڵاتیانی شاری هەولێر وەردەگرم ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. سڵاوی خوای گەورە لێ سڵاوی خوای گەورە لە تۆش بێ بەڕێزی مەمنون بەخێر بێ. بەکارهێنانی بۆ ناچۆنێ بە قوڕانەمە هەر بە عام وایە هەر عاشقە بۆنی نەجا هاوین بی یان زستان بی هەر هەموو کاتێک ینی بۆن چەند خۆش بهێشتان کە مەچکە پێغەمبەری مەصەڵی الله علیه وسلم ینی ئیتیمامی زۆر بە بۆنی دەیە ینی ئێستا کە هەر چەندی بە بۆنی بدەی بڕوا ناکەم زەرەر بێجا لە $100 تا $500 بچێشە ناکە بەس ئێستا کە نمونە ئێستا کە هاوینە کات و خۆتە شۆی ینی دۆڤەچی بەکاربینە بە 4,000 قیمەتی هیچ نییە ئیسان کە بۆنەچی لە خۆبدا هەر باش خۆشی بەشێکیان بێزارت دەکەن ئەرێ وڵی بۆنەچی وایە ینی هەر بێزار دەکە خواخواتە لە دوکانت بستە دەرێ ئەگەر ئەو کەسانەی کە بۆنیان خۆشە کە گرنگجی بە پاک و خاوێن دەدەن چەندە لە لای کەسی بەرامبەر ئازیزە زۆر لە لای کەسی بەرامبەر ئەزیز دەبیت چکە بەڕاستی ینی خوای گەورە و کەسانی خۆش شوێ کە پاک و خاوێن بی بەخۆ ئەنی ئەوڕۆکاتوە کە پاک و خاوێن بی لە خودی خۆتە لە بۆ کەسی بەرامبەرت نییە با پێ دڵێم بەس نازانم ینی خەڵک هەڕاست دەست لە خۆی بەردەیان ئەنی کە تو دێ بازارکردنە چی ینی معتەڕ چی بەکاربینە ئەن کە دێ دوکانێکا کە خۆگە کەسی دوکانەکەش بێزار نەبی خەڵکی چاردەورت بێزارەبی ینی معتەڕێک ینی قیمەتیز ناکە 3,000 کە بۆنی توانێت سەرجلش لە نییە بکڕی بە 15,000 بەس معتەڕێک بە 3,000 خۆتانی بیکڕی ئەگەر بۆنی خۆش لە خۆت بدەیت جیاوازیەوەی هەیە لەگەڵەوەی کە بۆن لە خۆت نادێت چ بۆنێک خۆش لێبێت چ بۆنێک ناخۆش لێبێت لە دوکانەکەی خۆت چەند گرنگجی بە بۆن خۆشی دەدەیت وڵی ئەوەندەی پێم بکرێ گرنگجی پێ دەدەم ئارێ وەڵام مشتریەکانت لێت ڕازین ینی لە بۆنی ناو دوکانەکە لە خوای بە زیادویز ئایبینێ ئارێەوە لەکەیەوە بۆن بەکاردێنی لای لۆتی فام دەکەم هەرێ وڵام گرانتیم بۆن کە کڕی بێت بە چەندت کڕێن $80 بەێ زۆر باشە ئێستا ڕۆژانە بۆن بەکاردێنیان تەنها معتەڕی بەکاردێنی بۆن وڵی بەخۆی حساسی مایە من نەوێرم بۆ چەند گرنگە ئینسانی مسلمان بۆنی خۆش بەکاربێنێ وڵا زۆر گرنگە بۆ لە ڕووی تەندروستیەوە گەر تەندروستی باش بی زۆر باشە بەس یەک بە شخص خۆمە من حساسیم هەیە نەوێرم بەکاری بینی بە تایبەتی ئێستا کە وەرزی هاوینە بە پێویستی نازانی خەڵک بۆنی خۆش لە خۆی بدە هەر زۆریش بە گرنگی زانم بۆنی خۆش لە خۆیدا لەبەرەوەی بۆنی ئارەقەت نەمێنی چەند گرنگەوانە کە دەستنە مزگەوت دێن بۆ مزگەوت بۆنی خۆش لە خۆیان بدەن پاک و خاوێن بن ئەنی تەنانەت گۆرەویەکەیان بۆنی لێنێت بۆنی ناخۆشی لێنێت بەخوای زۆر گرنگە چونکە مزگەفت قەلەبارغا کە قەلەبارغ بۆ ئەنواع بۆن خۆی لێکەدا ئەگەر بۆنیشت ناخۆش بی خەڵکی مزگەفتێ زۆری زەحازەبی خەڵکانێک هەیە لە ماڵەوە سیر دەخوا پاشان دێتە دەرێ ینی بۆ شێوازت قسە لەگە خەڵکی دەکات بۆن سیرەکەی خەڵکی بێزار دەکاتە خراپە زۆر خراپ یەک بە شخص خۆم لەگەڵەوەی نیما کابرا سیری بخوا پیازی بخوا هەر بشێتە مزگەفتی لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچوونی وڵە عیبمانی بۆنی بەکاردێنی بەڵێ ڕۆژانە هەموو ڕۆژ چ بۆنێک بەکاردێنی وڵا زیاتری و یان سۆڤاچ ئەو بۆنانێکی بەکاردێنی سووکن کورسن وڵا سووکی قورسێ ئەنواایە خەڵک چۆنە لەگەڵ بە تایبەتی کە وەرزی هاوینە لەگەڵ کڕینی بۆنە وڵی عیبینە لە هاوینان زیاتر باش دەڕوا بۆن لە زستانان و وەرزەکانی دیکە هاوینان باش دەڕوا بەڵێ چ جۆرەك دەڕوانێک کە ئازرن یان جیراوەنە وڵی ئازرەکە زیاتر دەڕۆ لە جیراوەکەی ئازرەکە بڵێ باشە سەرەکان لە ئەوانەی کە زۆر هەرزانن دەڕۆن یان ئەوانەی کە وەسەتن ئەوانەی کە گران وای بەپێی مشتێکی ئێستا هەیە بۆنی ئەکرێ ئەمینێتەوە لە جلەکەی وڵی بەجێری بۆنەکەیە هەیە 12 ساعات هەیە تا یەک ڕۆژ هەیە 3 ساعات هەیە نامینێتەوە ئەوەی نامینێتەوە ئەوان هەرزانن بۆن هەیە 3 ڕۆژ 4 ڕۆژ بڵێ
سێ ساڵ ڕۆژ هەیە دە ڕۆژ دەمێنێتەوە دە ڕۆژ بەس گران گرانە ئارێوەڵ باش کابرا بە دە ڕۆژ ها خۆی دەشوات هەیوەیە خەجێت بە زرکەش دەمێنێتەوە لە زگەکەی بشوات و زرکەش بشوە دەمێنێتەوە هەردەنی هەر دەمێنێتەوە زۆر باشە ئەوەی کە تو بۆنانی لێرە دەیفرۆشی سارەکانیان لە چەند دەست پێ دەکات تاکو وڵا لە پێنجەوەیە تا پازڵێ لە 5 تا 5 بەڵێ پازدەکە بڕێک دەمێنێتەوە ئەوانی نامێنەوە ئەوکانی دینامی نا هەروانێ بە ساعتە دوودا بزەوە دەڕۆن چەند گرینگە مسلمان بە بەردەوامی بۆنی خۆشی لێبێت بە بۆن خۆشی و بچێتە دەرەوە حتما الذين النظافة من الإيمان بونش يعني جابون كنا خوش لبي ناتواني بس مزقفتش تابون سير لبي يعني بون بياز لبي يعني أهلي كاسبوا أو أنا بري عرقي لك أبون عرق لبي نبي بس مزقفتي لي بونش خوش لبي زاب بس مزقفتي خەڵکە بۆ لە مزگەفتی بۆنی ناخۆش لێ هاتی بێزار بووبیلی أري والله بديان زار يعني بشيماني لو كانت مزقفتي تشكو ماري خويا بس بيدنا خوش بيزعز ده بزور ئەی خۆ بە بێگومانیش هەبووە لە تەنیشتت بۆنی خۆشی لێ هاتووە ینی هەربوونەکەی حەز دەکرد یانێ توش بەکاری بێنی أري والله بوين خود حظ دكي زارش كذا يعني تو روزانه كذا تسمع مزقفتي نزق ماري خود أو نفر بيني وده تسمع تنشتوي لبروي بوني ناخوش لنا بونش خوش اللي ديت پێم بڵێ گرانترین بۆن کە کڕیبت بە چەندت کڕیوە والله ناقو تري دي سعري مناسب زيادة ما سعر كان بري أري والله زۆر باشە لە ماڵەوە شەر گرنگجی بە بۆنی خۆش دەدەی ینی بەکۆی کە ماڵەوەتان بۆنی خۆشی لێبێت یا تەنها گرنگجی بە خۆ دەدەی نا كسر جرينجي بخوي بدا حتما مالش هروابت ناكرت بس جرينجي بخوي مالش يعني إنسان تبعات كوبي لا مالش هرواه ولا درش هرواه حتما کەواتە گرینگە هەر کەسێک کە دەچێتە سەرکارەکەی دەچێتە مزگە و دەچێتە شوێنێکی گشتی بە بۆنێکی خۆشەوە بچێتە دەرەوە طبعا أري والله بونش خوش لبي شيرين تريش للآخر شيء سڵای خوا لێ بەبزام لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچۆنێ واش سريع بۆنی بەکاردێنی نعم بەکارناینی لا والله لەبەر چه حساسیت پێ حساسي معي حساسیت أري والله باشە ئەی چەند گرینگە ینی ئەو کەسەی بەرامبرت بۆنی خۆش بیتن إيه بوني خوش بۆنی خۆش خۆش أري والله بوني خوش بس أهم حساسي معي بكارناين بۆن محەتەر نا والله كم زور لەبەرچی والله هو كم بكاردين بريمسي بخوم لبا حساسي لما رج كركم هي كبري حساسي بيه لبا عندنا توانم ئەی بۆ پاک و خاوێنی چەند خۆت بە پاک و خاوێنی ڕادەکەی الحمد لله ما دام النظافة من الإيمان و چەند گرینگە بە تایبەتی ئێستا کە وەرزی هاوینە مسلمان بۆنی ناخۆشی لێنێت بالتأكيد لمزقوتي مزقوتي بوني عرق وشتوانة تبي خوشنيا برامد أما بحكمي أو داخل كم دير يعني لبر روجينا أنا بشوي عرقيناكين باشن کەواتە ئەو کەسێک کە دەچێتە شوێنێکی گشتی بۆن دەچێتە مزگەوت بالتأكيد پێویستە بۆنی خۆشی لێبێت بالتأكيد لو الشرع دارت سندي ببون دي ناكا زي إسرافي ويا بۆنی خۆش دەبەهشتەوە بالتأكيد لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچۆنی الله يخلافهم خراپی لەبەرچی والله من حساسهم بيرقني بتوسط حساسیت انا والله باشە ئەوانەی کە حساسیان نییە چەند گرینگە بۆنی خۆش لە خۆیان بدەن ینی بە بۆنی خۆشەوە بێنە دەرەوە والله هاي حد لي بوني خوش بوني هر خوش ولا خوي بدا ابوي حساسي نبي چکە ئێستا وەرزی هاوینە خەڵکی دێتە بون هي قرصه بوني ناخوش اسحاجه کەواتە گرینگە ئەو بۆنێک کە بەکارێکی دێنی بۆنێکی سوک بێت واه سوق تمام بۆچی ئەوە بەستستی دەڵێ بەکاردێن و بەکار ناینم نەبەس بقرآن زين كم ترخمية زۆر باشە أنا أوت دوسير شوشة لدكاننا أو تعزك بس تاشي دەستت خۆش بە تایبەتی ئێستا کە وەرزی هاوینە چەند گرینگە مسلمان بۆنی خۆشی لێبێت والله زور جرينجا يعني ستان صد جرينجا لباشو كخودة شوي أتو لحمام دي دري أرقي دكي أزبون بكارينا زور باشا چونکە خەڵکێکی ینی بەڕاستی بە بۆنەکەی بێزار دەبی ئەمن زۆر زاربوونی لە بەرەوەش بەکارم لەوانێ ئەمن دوکاندارم هەندێک کەس دێتە ژۆری حساسی بەبوونی هەیە ئەو بۆنەی پێخۆشە هەیە پێی خۆشنە بەڵام مەحەتەڕی لە دوکانێ لۆ دوکانێ بەکاردێن لۆ خۆشم دوسێ شە بۆن لە دوکانێ ینی بە زۆر بەکەمی ینی جاروبار دوکانەکەشت بۆن خۆش دەکات هەر زۆریش ینی خەڵک هەبوو بێتە دوکانەکەت بڵێ دوکان ئەو بۆنە خۆشە چییە چ بۆنە
هەتا لۆ نمونە جارێک لە تەلەڤزیۆنی ئەوەی سعودیای پێبوو گوتی کاکە نازام نێ بەرەکەتی سعودیە نبوو نەچ خۆش لە توکالێدا کابراچی ئەوە پێیگوتی زۆر باش کەواتە ئێستا ئەو کەسی کە بۆنمە دەچێتە مزگەوت دەچێتە بازار دەچێتە شوێنێکی گشتی بۆنی خۆش دەخۆی بداتن بۆی خەڵک بێزاری لێ نەکات بەڵێ بۆنی خۆش زۆر خۆشە خاستن هاوینان بۆنی سووک ینی ئەتو دەچێ مزگەفتێ یان دەچە جێکی گشتی 100 پێویستە زۆریش خۆشیە بۆنی بەکاردێنی بەڵام بۆنەکەی قورسە ئەنێ بێتە مای بێزاری زانیتە بۆن خەڵک لەوانەیە و ئیمکانیەتی نەبی بۆنی باش بکرد بۆنی ئێستاش دەکرد بۆنی هەرزان بەش 5 دقەی ناکە 5 دقە لە خۆت دەی بۆن خۆشە بەڵام دوایانە بەس بە خۆشت بۆن دەکەیت بەڵام بۆنی باشش گرانە لەوانەیە لە هەموو دنیای شوایە بۆنی باش گرانە کە بەس لەوانەیە هەموو کەسەکە ئیمکانیەتی نەبی بۆنەچ بکڕی بە $100 لۆنمونە بە $70 باشتە بۆنەچی دەکرێت بە 10,000 بە 5,000 ئەوش لۆ 5 دقەی بۆنەکە نامینی بەشی لەوانەیە کە بۆن دەفرۆشن زۆر دەڵێن تێست کابرا کە بۆنە تێستی دەکا دوایە کە بۆنەکەی پێ دەدرێت دڵی هەمان بۆن نییە زوو بۆنی دەڕواتن دەزانین چا ئەو بۆنەی تێستی جیاوازە بۆنی تێستی کە لە قاقەزەکی دەدات و تێز دەکەی یان بە پەمپەچوا لێدا ئەو ئەتو بەخۆت بۆن دەکەی زۆر خۆشە بەسە بۆنە لۆلوانەی لۆ 2 دقەی بێ هەر ئەو بۆنە دەداتێ ینی دەتوانانی برێن ئەوموو بەڕقەم ئەو بۆن دەداتێ بەڵام 1 دقە خۆشە بەڵام دوایە نامینی سلام علیکم عليكم السلام ورحمة الله لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچۆنی والله الحمد لله باشم ڕۆژانە بەکاردێن ڕۆژانە بەکاردێن بەڵێ چبوونەک بەکاردێن بەخۆی ئەنواع سووریان قورزمە بەخۆی موسمەکەی موسمی بۆنی سووکە سووک و فێنک هەرو نوع بۆنانێ زیاتر بەکاردێتن لە هاوینانە بە سستانە بۆنی قورس بەکاردێک و خەلیجی زیاتر بابزان بۆچی بۆنی خۆش بەکاردێنی بۆ خۆت دائما هەتا بۆنە ناخۆش نەبێتن هەر لە دائما پاک و خاوێن بی بۆنی خۆش دائما وە ناکات چاردەورەت بێزار بکەیت لە بەندە ینی زۆر پێویستە بۆنی خۆش هەر بەکاربین چ هەستەکەت هەیە کاتێک کە بۆنەی خۆشت لێ دێ کاتێک کە بە پاک و خاوێنی دەچێت دەرەوە دەچێت شوێنی گشتی دائما فرقت دەبی لەگەرەوەی ینی گەر بۆنە ناخۆش بێت ینی خواخواتە لە کەسێک نێزیک نەبی بێزاری بکە یانی سعازی بکە یان قسەت پێ بگۆترێتن بالعکسە ینی کوبرەی فەرقەکی زۆری هەیە هەستێکی خۆشە و خەڵکەکە دەسعاز ناکەی و ئاسڵان بۆنی خۆشت زۆر زار هەبە بوون نەفەرێک بۆنی خۆش ببرات خواخۆمە لێ نێزیک بوو لە بۆن خۆشیەکەی بۆنی خۆشی تەبان تو دایما بۆنت خۆش بیتن دایما جیاوازی زۆر زار هەیە نەفەر ماتەکنی دەرێکە بۆنێک بە تەنیشتمدادی خۆشە خواخۆمە ڕایگر کابرای زۆر زار هەبوو هەر ڕاشی گرتێ هەیە شەپی عیب بە ڕایگری نەفەرەکەی ڕاگرتە گوتی بۆنی خۆشت ئەو بۆنە خۆشە ناوی چیە لی پرسیە هاتی دەکنە من ینی زۆر زار هەیە دێتەکنە من دەرێ نەعبوونەک بۆ هەیە زۆر دەڕوە پەر دەبیتن خەڵک لە خۆیدا بەس پێ ئەی بە ڕایگر هەشە ڕایگرتیە ئەی عازی لە بۆنی بە ڕای دەگریتن بابزان وەکو خۆت کەس ڕایگرتی بێ ئەو بۆنە خۆشە چیە لێ دێ نام زیاتر هەل لە دوکانە جارۆ لەگەر موبەڕی دەشتێ کە لە خۆت دەدەی بۆنەکەی دەستە دەرێ ئەو جە کە دێنە ژۆرێ دەڵێن ئەو بۆنە ئێستا بە تایبەتی چ بۆنێک زۆر دەڕوانەی کە نرخەکەیان هەرزانیان وەسەتیان گران زیاتر لەبەرەوەی بێپارەی بێمەعاشیە لێە خەرکەکە زیاتر ڕوو لە هەرزانی دەکە یانیاتە بەدەگمە خەڵکەیە ئەسلی و باش کوالیتی بە ئەو بارودۆخەداراییە کاریگەری لەسەر کڕینی بۆنیشە بزەبت هەر کاریگەر کابراگەر نەیبیتن 20,000 لە بەرچیبی یان 25,000 لە بەرچیبی بای 15,000 بۆنەشی دەبە بای 10,000 دەیبە بەس بۆنەکەش حتمما فەرقی هەیە بۆن لەگە بۆن دەگۆڕێت و دائیمەن بۆنی ماستەر و کۆپی و با بڵێن دەرەجە یەک و ئیماراتی ئەوانە بەدەگمەن کوالیتیان باش ئەگە ناوەچیت کە بۆنەکان هەمووی کوالیتی نزمە زۆر باشە بەخۆی مەسنا قەت ناکرێتە تعدی ناکرێت ئللا ئەو بۆنە ئێستا با بڵێن بۆنی هاوینە یەک لە بۆنە خۆشەکان خاستن هاوینە بلودی چانێڵی ئەسلی هەلست لە هاوینان بەخۆی سەریشی بەرز دەبیتن سەریشی بەرز دەبیت چکە بۆنێکی موسمی هاوینەیە لە هاویناندا بەرز دەبی وەکو زیاتر فێنکە سووکە هاوینەشە زیاتر وەکو هاوینی بەکاردێت لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچۆنی بۆنی چی بۆن معاتار بەکارنانی بەکارنانی لەبەرچێ وڵای کەیفم پێی نایە
ئەی هاوین نییە ینی مسلمان دەی بۆنی خۆش من ئەم ڕۆژە خۆ دەشۆم بۆنی خۆشم لێ دێ ئەم ڕۆژی خۆ دەشت بەڵێ زۆر باش کەواتە گرینگە مسلمان ڕۆژانە خۆی بە پاکوخانی ڕابێت پاک و خاوێنی فەرزە لەسە هەمومان پاک و خاوێن بین ئەوانە خاستن ئەوانە کە نوێژ دەکەن دەستە مزگەوتێ ئەنی پاک و خاوێنی زۆر لەوان گرنگە لەوان زۆر پێویستە چکە ئەو خەڵکانێک کە دەستنە ناو مزگەوتێ خەڵکەشی زۆری لێیە ئەو بۆنە ناخۆش و ئیدەم و قەلب و ئەوانەی لێ دێتن خەڵکی زەعاز دەبیتن هەتا لە دەرێش ئێستامە دوکاندارین ینی مشتری وە هامان دێتن بۆنی وهای لێ دێ بە خۆمان دەینە دەری لە بە بۆنەکەی لەبەر بۆنیوی ئەرێ بەخوای بۆنە ناخۆشە زۆر جارە خاستن برێن ئەوانە کە سیری دەخۆن سیر هەر حسابی نییە کەواتە کەسێکەکە سیری خوار پێویستە نێتە بەخوای سیر باش نییە یعنی لۆ دەرێ لەبەرەوەی ئێستا ئەمە دوکاندارین یعنی زەعاز دەبین ئەگەر لە مزگەوتێکی بێ هەتا دەدە قەچارێکەکی نوێژ خلاص ناوی هەیە بۆنی ناخۆشە زۆری ژێت نزیک دەبێتەوە هەر زۆر وڵی ئەمە ئێستا بە بۆنی ناخۆش زۆر تێک دەسم ئەوەڵا خاستن بۆنی پێی بۆنی ئەوانەی کە بۆنی پێیان دێ زۆر پێ تێک دەسم ئیوا هەیە ئەستەمە دوکانی پێڵاومان هەیە پێڵاوی لێ پێی دەکاتەوە قەنەعەت کە لەنا دوکانی نەحەوەیەوە لە بە بۆنی ئەرێوەڵە کەواتە گرینگە مسلمان بە بەردەوامی قاچ و دەستی خۆی بە پاک و خاوێن بۆنی خۆش بەس من هەر بەکو بۆن زۆر کەیفم پێی نایەتن بەرین عەتری لە خۆ بدەم و ئەوانە ئەگەر ناوەشی دیکە بۆنی خۆش و خاوێنی یعنی پێویستە زۆر بابزانم تۆ لەگەڵ بەکارهێنانی بۆ ناچۆنی بەکاردێنم بەس زۆریش نا زۆر نا بەس ئێستا ئەم بەخۆمەوە بارات فرۆشم خەرک دێتن ئەو شەبەی دەباتن زاخ کوردیەکەی زاخە بە عەرەبی پێی دێنن شەب بۆ بن باڵ و بۆ ئارەقەوە یعنی کە لە بن بارت دەدەی بۆ ئارەقەت لێ نایە خەرەکەیت ئێستاکە زۆر دەزانی ئەو شتە بەکاردێنێ کەواتە گرینگە عازی گۆتی پێرا و یعنی تۆزێکی بەناو پێرا و خۆندرەکەیدا کە دوور لە ڕوتان بۆنی نامینێ دانێک لە پێکە بۆنی نامینێ هەتا 10 ڕۆژی دیش 15 ڕۆژی دیش فقط ئەگە تەڕ نەبتەوە و بۆنە نامینێ ئەو شەبە بۆنە دێتە مزگەوت لە شوێنێکی گشتی دەبینی بۆنەشی ناخۆشی لێ دێ ئەو بۆنەی زعازت دەکات طبعاً باش نییە یعنی وەکو سیر و پیاز و بۆن ئارەقەت لێ دەی وا هێل دێتەوە لە عەمەلاتی کاکە ئاوەشی بە خۆت داکە بەس ڕۆژانە ئێستا هاوینێ ینی ئەگەر ئاوەکە هەبی لە مارێ ڕۆژانە خۆت بشوێ باشە بەس ئێستا ئاوەکەش کەمە ئەو نەبوونی ئاوە لە هەولێرە کێشەیە لە بۆ بەشێک لە خەڵکی ئەویش چارە سەر دەبی ئیشاڵڵا چارە سەر دەبی ئیشاڵڵا بە عەولەقەت ڕۆژانە خۆت بشوی خۆت پاکەیتەوە طبعاً وا هەیە جومعەکان یعنی هەر سونەتە جومعەکانی وا هەیە خۆی ناشوێ ینی دێتە مزگەوت لە ئیشێ دێتەوە درەنگ دێتەوە ڕاست خۆی بە مزگەوتەکەیدا دەبین دێتە تەنیشتت ڕادەوەستی بۆنی لێ دێ جمعە هەر تایبەتە ینی جلی ینی جوان باش دەبەردەکەم دەی پۆشم بۆ نەچ خۆش دەخۆم دەدەم بەرەو مزگەوت دەڕۆم بالفعل بەسە زەوە چ بکەین هەمووی هەڕاست نابی دەبی سەرتیشی تێدابی بناینم بۆنی بەکار ناینی لەبەر چ بەکار ناینی بەخۆم بۆن خۆشە بەخۆت بۆن خۆشە یا خوار بۆن خۆش سەلامەت یا ڕەبی کەواتە گرینگە مسلمان بۆنی خۆشی لێ هەر چەند بۆنی خۆش بە هەرکەمە هەرکەمە ئەرێوەڵە زۆر باش خەڵکەکە بۆنی ناخۆشە خەڵک لێ بێزار دەبیتن ئەو خەڵکی بێزارێ بەش بۆنی ناخۆشە ناخۆشە کەواتە گرینگە خۆی خایەن ڕابگری هەر چەندی خۆی پاک و خاوێنەکەت هەرکەمە ئەتوو بێم برێ کوها بۆنی خۆشت لێ دێ بۆ خۆت وەڵاوە خوا بۆنی خۆش کردین بکەمە دەستە خۆم نییە سەلامەت بیا ڕەبی سپاس وەرزی هاوینە باسی بەکارهێنانی بۆن دەکەم با بزانم ڕۆژانە بۆن بەکاردێنی بەخوای بێگومان بەکاردێن بەس دەبی بۆنێک بەکاربیێنین یعنی خەڵکی زعاز نەکەین خاستە لە مزگەوتەکان بەڕاستی هەیە ینی بۆنی وا لە خۆی دەدا قڕس دەبی کاتەکەی بزانی ینی بۆنی زستانە هەیە بۆنی هاوینەشەیە ئەندەی بۆنێک لە خۆت بدەی خەڵکی زعاز نەبی بەڕاستی ئەوە لە ناو کۆمەلگامان زۆر ینی بەربڵاوە ینی دەبی بزانین چ بۆنێک لە خۆت دەدەی خاستەنە بۆنە تێکراوانە ینی هەندێک بۆن هەیە بەڕاستی قورسە یان بۆنەکەی زیاتر لە مەکە و مەدینەی دێ بۆنەکی ڕەشە بەڕاستی خەڵک لی کەمەک لی دوور کەوتو ینی بەڕاستی قورسە ینی هەندێک حاڵەت هەیە باوەڕ کە خەریکە نوێژەکەش بەجێبێلی لە مزگەوتی خەریکە لە ناو جەماعەتەکەی بچێت دەرێ ئەوەندە بێزار دەکە خۆ بکە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات و سەلام
هەر کەسێک کە سیر و پیازی خواردنێتە مزگەوت باوەڕتان هەبی ینی جگارەش هەر هەمان شتە و ئەو بۆنەژ ینی لە لای منی خودی خۆم هەمان شتە ئەنی کە قوڕزبی بێزار دەکا بەڕاستی جا هەیە سیر و پیاز دەخواتن دێتە تەنیشتە دیانی بەڕاستی ئەوە هیچ ئەوە ئەدی جغارەکە بۆن جغار هەر شێت دەوی لەگەری ینی بۆنێک لە دەوی دێ نوێژەکەش خۆمان مێشکمان هەموو ڕۆیە مادین ویلاچین بخۆی جغارەکە خراپە دەچی کامەش خراپەوەی دەکێش بەتەکیید ئەو زبرا جغاری باشێ جغارەکان بە شێکی گشتی خراپن بەڵام هەشیانە ناویان زۆر خراپترە و سعرەکەی هەرزانترەوە خەڵک پارەی نییە دەبی ئەوی بکڕی جا گرینگە بە تایبەتی کە وەرزی هاوینە خۆمان بپارێزین لە بۆنی ناخۆش خەڵک ئاوا بێزاریمان لێ نەکەوت چۆن ئێمە ئێستا دەڵێن خەڵکەیە لەبەر بۆنەکەی لی بێزارین کەواتە گرینگە بۆنێک با بە 5,000 بی با بە 15,000 بی بۆن بەڕاستی چەند پارەی پێ بدەی کەمە ینی بەڕاستی هەتا وەڵاو عەلەم ینی ئەوەشی لەسەرە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات و سەلام زۆربەی ینی پارەی یان پارەکانی بابرین ینی لە بۆن سەرف کردیە بەڕاستی لە فەرمێ چەندی پارە بە بۆنی خۆش بدەی ئیسراف نییە تەنانەت بۆنەگە بە هەدیەش بدەنێ نابڕەتیکەوە ئەوە شەیە با بزانم باسی هەدیەت کرد بۆنت بە دیاری داوەتەوە کەس بەتەکیید براوە ئیشمانە ما ئیمە بەیبیە ئەگەر تەسوێری بکە هەمووی بۆنە ئەنی ئەو بۆنانە کاتە کەشتی دەبین ینی ئافرەتی دووجان دێتە لامان ئەشای کامل دەبا زۆربەی هەدیەکانمان بۆنە بۆنیان بۆ دەکەن بۆنە بەڵێ بێگومان زۆر باش ئەو بۆنانە نرخیان چەندە چۆنە بۆن بەخوای برا بۆنمان هەیە مارکەی ئێستا مارکەی چیکۆمان هەیە ئیسامان هەیە ئەوانە کەمە گرانە بۆنەکان لە چەند تا چەند دەست پێ دەکات بۆن لە 2000 دەست پێ دەکا زیاتر بۆنەکانی من 3000 و 4000یان بەس مارکەشمان هەیە ینی چیکۆمان هەیە تا 12 و 13 و 14,000 دەڕۆ حەسەب دۆلارە لە بۆ منداڵان بەکاردیان بەڵێ بەڵێ هەمووی خاصی منداڵی تازە لەدایک بووە باش ناو دوکانەکەی خۆ چەند معاتەڕی بەکاردێنی تا بوون بەخوای چونکە سوتا بوو ینی بۆن سوتاویشتی وا زۆر دێ بەکاری دێنین بەس کەم ئەوە یەکێک لە دوکانە سوتاوەکان بێگومان ینی تەنیشتە من بوو ئاگرەکە لە تەنیشتە من بوو یەکەم ئاگر تەنیشتە من بوو پێخوای گەورە بەرەکەتداری بکە ئینشاءڵڵا بۆتان قەرەبوو دەبێتەوە وای گەورە سەلامەتتان کە باسی بەکارهێنانی بۆن دەکەم چەند گرنگی بە بەکارهێنانی بۆن دەدەین وڵی تا ڕادێکی زۆر لەبەرەوەی ئێستا لە وەرزی گەرماداینە بەڕاستی ئەگەر ڕۆژانە خۆت نەشۆیت و بۆن لە خۆت نەدەی بۆنێکی ناخۆش و خەڵکیش ئیزعاز دەکەی پێوە خەڵکی جازەوی بەڵ بێگومان تو کە ڕۆژانە کە خۆت نەشۆی بۆن لە خۆت نەدەی کە دەیتە دەرەوە خەڵک لەوانەیە پێی ئیزعاز بێ کە دەجولێتەوە لەوانەیە ئارەق دەکەیت خەڵک بێزار دەکەیت باشە بە بڕای تو ئێستا کە ئاو زۆرە بۆن زۆرە بۆچی بەشێک لە خەڵکی بۆنی ناخۆشیان لێدێ واللهی دەگەڕێتەوە سەر شخصەکان هەیە احتیمام بە خۆی نادات و نەیکردوتە شتێکی زەروری لای خۆیەوە کە ڕۆژانە کە دێتە دەرەوە لە ماڵەوە بۆن لە خۆی بدات بۆنانەی بەکاری دێنی و قورسن سوکن بەخوا عسەب شخصەکان دەگۆڕێ هەیە خۆت من وەکو خۆم بۆنی سوک بەکاردەینم زیاتر بۆی ژانە سەر پێ نەگرێت چکە هەیە ژانە سەر بە بۆنی قورس کەواتە گرینگە چۆن بۆن دەڵێن بەکارهێنانی بۆن گرینگە و گرینگیش بزانین چی بۆنێک بەکاردێنی بێگومان ئەوەی کە دەگەڕێتەوە وەک گوتم دەگەڕێتەوە سەر شخصەکان کە چ بۆنێک بەکاردێنێ بۆی ژانە سەری هەیە یان نەخۆشی تەنگە نەفەسی و ئەو جوو بۆوانەی هەیە بۆنە دایتە هیچ کەسێکی بەهەدیە من وەکو خۆم نەوەڵە نەمدا وەرنەگرتە وەرگرتن باوەرگیرەوە وەرم گرتووە بڵ ئەو بۆنەی کە وەرگرتووە بۆنێکی خۆش بووە بێگومان خاستن هەندێک بۆن هەیە جۆرەکانی بەس نامەیانی بۆنەکان بڵێم بۆنی خۆش هەیە زۆر تەنها نرخەکەم پێ برێ هەتا ئێستا گرانتی بۆن کە کڕیبت سارەکەی چەند بووە بەخوا جا نارم عسەب بۆنەکان دەگۆڕێ و شوێن بۆ شوێن گرانتی بۆن کە کڕیبت نزیک 30,000 بە بۆن داوە بەڵێ جیاوازی هەبووە لەگەڵ بۆنەکانی دیکە بێگومان بە جێرەی نرخەکان دەگۆڕێتن بۆن هەیە تا $100 و $200 و زیاتریش دەڕوات لەناو دوکانەکەی خۆت چەندێک معاتەر بەکاردێنی بۆ ئەوەی دوکانەکەت بۆن خۆش بە شێوەی پێویست با بەکاری دێنین چکە ڕۆژانە زۆرە مشتری دێتە ژوورەوە بۆنی ناخۆشیش بێگومان کە مشتری دێتە ژوورەوە ئیزعاز دەکات
مشتری هەبوو بۆنی ناخۆشی لێبێ بێگومان لی بێزار بووی وڵی هەمومان خاستن ئەوانی کە سیر دەخۆن زۆر پێی اون قرز دەبم پێی ئارێوەڵ بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشی لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر بەکارهێنانی بۆن بەڵێ ئێستا کە وەرزی هاوینە بە تایبەتی مسلمان دەبێت جیاواز بێ دەبێت جیاواز دەرکەوێت دەبێت بۆنی خۆش لە خۆی بدا دەبێت خۆی پاک و خاوێن ڕابگرێ ئێستا ماشەڵڵا ئاو زۆرە ماشەڵڵا بۆن زۆرە زۆرە بۆنێکت دەبێت هەیە بەڵام دەبێت بزانی کامەی باشە بەکاربێنێ خۆت بە پاک و خاوێنی ڕابگری بۆنی خۆش لە بەهشتەوە هاتووە ئینسانێک کە دەبینی بۆنی خۆشی لێدێ شخصەیە هەر بە بۆنی خۆش بەناوبانگە ینی هەمیشە و بەبەردەوام بۆنی لەلایە بۆنی خۆش دەخۆی دەداتن خۆشەویستە لە لای خەڵکی زاگرینگە ئێمە کە دەچینە شوێنێکی گشتی دەچینە سەردانیەک دەچینە لای کەسێک بۆنی خۆش لە خۆمان بدەین بۆنێک لە خۆمان بدەین ینی مسلمانی وا هەیە ماشەڵڵا بۆنەکەی زۆر ناخۆشە کە بۆنی لە خۆی نادە بۆن ئاڕەقەی لێدێ خەڵکی لێ بێزار دەبێ زاهیوادارم هەمومان گرنگجی با بۆنی خۆش بدەین و ڕۆژانە بۆن بەکاربێنین تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن